ئەزانی جوانی دڵپاکێ هیچ نەزانی بۆچی خەتای من چییە بەخوا گوناهم نییە وام ئەزانی جوانی دڵپاکێ هیچ نەزانی بۆچی خەتای من چییە بەخوا گوناهم نییە بەردە 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 دەبرۆ بەرۆکم بەردە هەی بەردە 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 دەبرۆ بەرۆکم بەردە سەد جارم وێت تۆم ناوێت ئێتر بەسە و پەیماوێت سەد جارم وێت تۆم ناوێت ئێتر بەسە و پەیماوێت بەردە 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 دەبرۆ بەرۆکم بەردە جیانت لێ تاڵ کردم لاکەس و کارت کردم وراسیر کا دەردم کافر مرۆ مردم جیانت لێ تاڵ کردم لاکەس و کارت کردم وراسیر کا دەردم کافر مرۆ مردم بەردە 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 دەبرۆ بەرۆکم بەردە هەی بەردە 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 دەبرۆ بەرۆکم بەردە سەد جارم وێت تۆم ناوێت ئێتر بەسە و پەیماوێت سەد جارم وێت تۆم ناوێت